6 مليونی کاورم لێ دزرێ حرس على شو دس لما رخون اسباني على سو كاورن استاكل لو تي زرفاني لما ميدانك نميا بخوادز بكيف خوي بيور كديا کابرا لێ ڕاگرتە چۆن نوێژی کردی تا تۆ جامی سارێکێ سل 50 مليون ديناريان لێ بردبوو موبایل چافۆن 11 لێ بردبوو بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش لە نێو مەیدانی ئاژەڵانم لە شاری هەولێر دیارە دزیکردن لە نێو مەیدانی ئاژەڵانی هەولێر لە حاڵەتەوە بووەتە دیاردا لە دوێنێەوە چەند حاڵەتێکی دزیکردن لە نێو مەیدانی ئاژەڵانی هەولێر تۆمار کراوە ئەو شوێنەی کە منی لێم ئێستا ئەگەر هاوکارم دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە دیمەنی پاشماوەی شکاندنی جامی یەکێک لەو ئۆتۆمبیلانەیە کە سەردانی مەیدانی ئاژەڵانی هەولێری کردو و لێرە جامی ئۆتۆمبیلەکەی شکێندراوە دزی لێکراوە من پێم خۆشە لەگەڵ چەند کەسێک لێرە قسە بکەم چەند حیوانت دزرا لەوێ 12 حیوان أري والله 12 حيوان 29 11 بار حيوان بر 12 سر حرسو تمام 50000 لە پشتۆ دەرکەی دڕاند بوو ڕاست و بە ژۆرەی 12 کاوری بردبوو 6 ملیۆنی 12 حيوان با 6 مليون 6 ملیۆنی بردبوو هەندێک کاوری بردبوو هەندێک بزنیشی بردبوو با 6 ملیۆن دیناری بەیەک شەوی لێمان دزرا دوێنێ ئەلێرە کابرا سیارە ڕاگرتیا ئەلێرە هاتە چۆن نوێژی بکە لە مزگەفتێ زامیان لێ شکاندیا وها دەکەی شەوێ دەرێن عسارەك برم بکنا هەموو جارێ حیوانە مەیدان بێ ساحیبە ئەگە عەزیان لێ لێرە بپارێزن با مەفرەسەکمان لۆ بنێری و مەفرەسەکمان لێ بنێری ئەرێ چاودێری بکەوتەوە هەموو ڕۆژێ پارچە کاوڕێکمان لێ دزنی هەموو ڕۆژێ جامی سیارەیەشی هەلاو گۆڕێ هەر کەسەکە دێ بەردەچە سیارێتەوە کەس دیاری نکامی ڕێەیە هیچ کارەبا نیە کاکە کامیڕێ چی کارەبا هەیە ئەو دایرێ شەوێ لەوێ نوێری بێتە دەرێش بەخوای شوێ چەند جاهاتی مەیدان کیفم لێ مەیدان مەزی هیچ کەس ئاگای لە کەس نییە بەیا عرەسی بی ئەوە عرەش غەریبی دەنوی ماچ بکە هەموو 24 ساعت 26 ونیا ئەلێرە ئەوە عسارەیە ئەوە با 6 ملیۆنی کاورم لێ دزرەیە 6 ملیۆنی بەخۆم چەند جار حیوانم هینایت و لە مەیدان لێم بەربوو هەر هاتی نهاتی تۆ لە چێ دەبینیەوە دەدزرێ وەرە خارێ من توش قسەم بۆ بکە وەرە ئامۆزە هەندە قسەم لۆ بکە خارە حەسارت لە چێن دەرهاتوو او شنو چت لێ دزرایاتوو ما كاور ومر وجيسكو او شتانه كان شاش با 12 18 بطار 22 سنه لزمتها استا خو دزان اگه دارس من حكومه نبي كي اگه دار حرس على شو دس لما رخون اسباني على سو كاورن سان سارە لێرە زێرەبانیە بوو ئەو تانێکەوە مەقەڕەکانی نێستا کەشمەیە دایرەکی مدیریە دایرەشی زێرەبانیە دوو سێسەوە ناو مەیدانەیەکەتن عرەسیاتیان لە مەیدانەکەیە گرت بەناو مەیدانێکەکەتن دەوریان لە مەیدانەیە گرتووە کەس ناتانی ئێستاکە لەوەتەی زێرەفانی لە مەیدانێکە نمەیە بەخوادز بەکەیفی خۆی پێوەرکردیا کوی پێوەرکردیا ئەوەتانێ خانە عاجی عایدەری خزمی خۆمە لێرۆکانە لە نیوەی شەوێدا خدا دەزانی عەرەز بشی کوژی شەوێ نەهاتن بێتن لە دوڕەکە خانە تو ڕاوەستی هەزار جا عەرەز بیتن نەهاتن عرەسم نییە بەخۆم هات چەند جار هاتیمە شەوێ حرەس ئاگەلێ عیوانیشم بار کرد سبیانە دەرێ بکە عیوانەکە تا بەخۆ بارم کردی ئەگە کێبرە مەقسەدی بیراز دەدزی چەند جار بەخۆم هاتیمە شەوێ ئاگای لێ نەبووە ئاخر حالەتی دزیکردنە دوونێکە بووە جامێ چاپێ سیاریان شکاندیە وڵات چیان دزیەوە بەدەستیان کرد بیتنەوەی پارەی کرد بیا دزیتنەوەی کەشەکە نەبەس دێری لەسەگردی ئەلێرە لەکە مزگەفتی سیارە زیاتر شکاندی سەگرد شکانیتی ئەلێرە بەرامبەر مەیدانی نا ئەوم خەرکەی دیارە یعنی هیچ ئەوچ نەبوو ئەلێرە جامی سیاری شکاندیە هەناوەندی بدە کابرا لێرە ڕاگرتە چۆن نوێژی کردی هاتا تۆ جامی سیارێکەیە بەس ئەلێرە کابرا هات بوو ئەلێ ڕاگر بوو چووە مزگەفتی نوێژی کردبوو هات بوو جامەکە سیارە شکا بوو زەونیە هەواشکانە لۆچێ کابرا تاقیبی پارەکەی دەکاتن پارەی تێدا بیتن ملیۆنێک بی دەبی 20 بی 30 بیتن ڕاست علاگەکە هێر دەگری و دەباتن بە هەمووی چەندە بی شەشمانگ نابیتنەوە کوڕای گڕاوێ هات لێرۆکانە لەکە مارە حەسەن خەیلانی کاوری فرۆشت لۆ برای خۆی برای دەچیای کەت بوو کاوڕ هینا لێرۆکانە بەخوای کاورەکە هێرزان فرۆش کرد بەس دە بە خاتری وەی برای عەمەلیات کاتن هات لێرۆکانە هەتا گەڕاوە کرد دەرارەکەی و هاتەوە تمشای کرد زانێ سیارێشکا بنێسکەی 50 ملیۆن دیناریان لێ برد بوو موبایل لە چایفۆن 11 لێ برد بوو دا لە حکومەتەکەین ئەلێرە هەموو ڕۆژێ حیوان دێتە ژۆرەی پارەمان لێستنی ئەدێ پارەی چ لێمانەستینی ئێلە بە چێ پارەی ئەمە هەر لۆری دەینە ژۆرەی 5000 مالیێستین پیکابی دەینە ژۆرەی 2-3000 مالیێستینی ئەو لێ ماوەڕەگری نازانم هیچیە بەس حیوان بێتە ناو مەیدانی کەس ئەلێرە دایرەی بابی سارانەی ئیجاری خانانیش بێزگەلەوەی بێزگەلە پارەی کارەبای ئاو هەموو دەین ئەلێرە حیوان بێتە ژۆرەی پارەمان لێستینی ئەغەلە بەچنە هیچ ئەمانە چی نییە دا لە حکومەتەکەین ئەو مشکلەمان لۆ عەلکە و
هێزێک شتێکداری بنێ ئەلێ ڕابگری و بەخوا ئیشەکە عەلەکری بەس هیچ مالۆ ناکە ئەو دەرکەشم هەموو لە عیم کردێ ئێستا هەنگی لە زۆرێکیش درابوو لە دەرێکیش درابوو تۆپەکان شکاند بوو هاتبوون هەمیان حیوانەکان هینا بێرە هەمووشان لە سێرە ئەودی کردینا یەکێک 12 حیوان 12 حیوانە 12 حیوان 6 جیسە 8 جیست 2 کاور 2 بزن ئەوە 12 هەمووشان ئەلەو دەرکە هینانە ئێرە لێرەشان دیسا ئەودی کردینا بەسەوە یەک و لەوانێ 25 من 30 سال 35 ساڵە لە مەیدانیم ئەو دزیانە لە کەنجی ئەو دەزانە لە 200 تقریبا 2 سال 4 سال 5 ساڵە دەستی پێکردە بەس دزەکەش هەمووی ئێرە نەک برێت دزێت دەرێ نییە ئەوەی ئێرێ شارەزە هەرێوە حکومەت چارێکمان لۆ بکە هەندێک زێرەوانی بینتە و دەرکەی ئەو دەرکەی معناوی دزەکە ناکەی بەڕاستی بەس بێ ساحێبە و یەکاورە حرەسەتە جوانی لێرە کاورە دەحیوە